فەرمایشتی ژمارە 21 بەم زیکر و پاڕانەوەیە وەڵامی دوعا دەدرێتەوە. عن سعد رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم دعوة ذي النون إذ دعا وهو في بطن الحوت لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فإنه لم يدع بها رجل مسلم في شيء قط إلا استجاب الله له. أخرجه أحمد بجمالة 1462 والترمذي بجمالة 3505 والحاكم بجمالة 1862 وقال صحيح الإسناد. واتى سعد رضا رحمة إخوة اللي بيدله پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمويتي دعاء ذي النون واتى پیغمبر يونس عليه السلام كاتق لنوسكي حوت بو أما بو لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين جاب يقومان هيش مسلمانك نية كدعاء بيبكات بو هرشتك حتما خوالامی دداتو. پەیامە پەروەردەی و کرداریەکان دوعا و پاڕانەوە یەکێکە لە ڕێگاکانی پەیوەستکردنی بەندەی موسڵمان بەخوای پەروەردگارەوە بە تایبەت لە کاتی کوڕنووشدا چونکە ئەو پەڕی بێهێزی و دەستە پاچەیی تێدایە بەرامبەر پەروەردگاری. بۆیە باس زۆرترین دوعا و پاڕانەوەت لە تاریکی شەو و کاتە پەنهانەکان بێت. گرنگی زۆر بدە بەوەی داواکانت بخەیتە نێو کوڕنووشەکانت چونکە نزیکترین کاتی بەندە لە پەروەردگاری کاتی کوڕنووشێتی و ئەو کاتەیە کە لە کوڕنووشدای بۆ خوای تەعالا. فەرمایشتی ژمارە 22 ئەگەر خوا کەسێکی خۆشویست کاری پێدەسپێرێت. عن أنس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إذا أراد الله بعبد خيرا استعمله. قالوا وكيف يستعمله؟ قال يوفقه لعمل صالح قبل موته. أخرجه أحمد مجمع 12038 قال شعيب الأرناؤوط إسناده صحيح على شرط الشيخين. واتى أنس رضا رحمة خوالي بدله پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمویەتی ئەگەر خوا چاکی بۆ بەندەیەکی خۆی بوێ بەکاری دێنێ. هاوڵانیش گوتیان ئەی پێغەمبەری خوا چۆن بەکاری دێنێ؟ فەرمووی یارمەتی دەدات بۆ ئەنجامدانی کردەوەیەکی چاک بەر لە مردنی. پەیامە پەروەردەی و کرداریەکان زۆر نیشانە هەن خۆشەویستی خوا بۆ بەندە دەردەخەن. یەکێک لەو نیشانانە بریتیە لەوەی خوا ئەو بەندە ڕێنمایی دەکات بۆ ئەوەی ڕۆژ و شەو لە خزمەتی ئاینی خوای بەرزدا بێت واتە خوا بەکاری دەهێنێ و کاری خۆی پێدەسپێرێ. ئەمەش فەزڵێکی زۆر زۆر گەورەیە خوا بیدات بە هەر کەسێک. تو هەوڵ بدە داوا بکە لە خوا لەو کەسانت بگێڕێ کە خۆشی دەوێن و لە خزمەتکردنی ئاینی خۆی بەکاریان دەهێنێ چونکە هەموو ئامانجی تۆ لە دنیا بریتێ لە بەختەوەربوون بە ڕەزامەندی خوا دەی خۆشویستنی خوا بۆ کەسێک واتە ڕەزامەندی خوا بۆ ئەو کەسە. فەرمایشتی ژمارە 23 لەسەر چی بمرین لەسەر ئەوەش زیندوو دەکرینەوە. عن جابر رضي الله عنه قال سمعت النبي صلى الله عليه وسلم يقول يبعث كل عبد على ما مات عليه. أخرجه مسلم بجماري 2878. واتى جابر رضا ورحمة خواه لبيدله قم لبيغمبر صلى الله عليه وسلم بو دي فرمو هامو بنديك لسر أوز زندو دكريتوا كالسري مردو. پەیامە پەروەردەی و کرداریەکان کەسی وا هەیە بەهەشتیە بەڵام سەرەتای کردەوەکانی هی دۆزەخیانە بۆیە بەویستی خوا تەوبە دەکات و خوش لە گوناهەکانی خۆش دەبێ. بە پێچەوانەوە کەسی واش هەیە دۆزەخیە کەچی سەرەتای کردەوەکانی هی بەهەشتیانە بەڵام بە خوتخوتەی شەیتان هەڵدەگەڕێتەوە و بە ئاخیر شەڕی دەچێتەوە بەردەستی خوا. لە خۆت ئەمین مەبە و دڵنیا مەبە هەرگیز تەنها پشت بەخوا ببەستە و داوای تەوفیق و بەردەوامی لەو بکە و هەموو کارەکانت حواڵەی ئەو زاتە پاکە بکە کە سپاردە زایە ناکات. دڵنیا بە کۆتا کردەوە زۆر جێی سەرنجی خوایە کە لەسەری دەمریت. فەرمایشتی ژمارە 24 خراپترین صفەتی مرۆڤ دووڕوویە. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال إن من شر الناس ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه. أخرجه مسلم بجمالي 2526. واتى أبو هريرة رضا ورحمة خواه لبيدقيرتوا بيغنبري خواه صلى الله عليه وسلم فرمويتي وراستي خرابتين كسي دوروه واتقصى قيرروا خرابكار
دەچێ بۆ لای ئەم لا بەڕوویەک و بەرەو ئەو لاش بەڕوویەکی دیکە. پەیامە پەروەردەی و کرداریەکان. خراپترین سیفەتی مرۆڤ ئەوەیە چەند ڕوو بێت. مرۆڤی وا هەیە 100 ماسک و دەمامکی بە ڕوخساریەوە ئاڵاندووە بۆ ئەوەی ڕووی ڕاستەقینەی خۆی بشارێتەوە. لە ڕۆژی دوایی تونترین سزا بۆ کەسی منافق و دووڕوودانراوە. بۆ ئەوەی دوور بیت لە نیفاق و دووڕوویی هەوڵ بدە پەنهان و ئاشکرات وەک یەک بێت، بەڵام بە پێی پێویست و تاکە ڕێگەی دەربازبوونت لە نیفاق بریتە لە پەیوەندی باشت لەگەڵ خوای بەرز و مەزن و حیساب بۆکردنی، چونکە یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە نیفاق بریتە لە زۆر حیسابکردن بۆ خەڵک و لە بیرکردنی خوا پەنامان بدات. فەرمایشتی ژمانە 25 پاداشتی یەکتر خۆشویستن لە پێناو خوا. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله تعالى يقول يوم القيامة أين المتحابون بجلالي اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي. أخرجه مسلم بجمالي 6713. واتى أبو هريرة رضي الله رحمة خوالي بدقيرتوا بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمويتي بێگومان لە ڕۆژی قیامەتدا خوای تەعالا دەفەرموێ کوان ئەوانەی لەبەر من یەکتریان خۆش دەویست ئالەم ڕۆژەدا دەیان خەمە ژێر سێبەری خۆم کە هیچ سێبەرێک نییە لەم ڕۆژەدا جگە لە سێبەری من. پەیامە پەروەردەی و کرداریەکان. سونەتە ئەگەر کوڕێکی خۆشویست یان کچێکی خۆشویست ئەم خۆشەویستیەش لە پێناوی خوا بوو یەکتر ئاگادار بکەنەوە. بە جێبەجێکردنی ئەم سونەتە خۆشەویستی لە نێو کۆمەڵگا بڵاو دەبێتەوە و ڕق و کینە و حەسەد کەم دەبێتەوە. بۆیە دڵپاک بە خۆشەویستی پەخش بکە بە دەوروبەرتدا، ڕێزی هەمووان بگرێ و چاکەکار بە بۆ هەمووان. خۆشەویست صلی الله عليه وسلم فەرموویەتی چاکە لەگەڵ ئەو کەسە بکە کە خراپەی لەگەڵ کردوین، چ جای ئەوەی خۆشی دەوین پێویستە ئێمە دەست پێشەری بکەین لە دەربڕینی خۆشەویستیمان بۆی.